ئێستا زانی چۆن سەری پاسکیلەکەی یەکەم شت لە پاسکیل سواریا پێویستەکە پاسکیلەکە نزمکەیتەوە بەم شێوازە بۆی کەمترین قاچ بەرزکەیتەوە بەم جۆریان و بۆ ئەوی کە بڕۆی بە پاسکیل پێویستەکە زەخت لەو پایدەرەکەی کە بەرزە و هەمیشە ئاستی بینینت 3 مەتر یاخود زیاترە نابێت سەیری دەست و قاچ خۆتکەی بۆی تەوازنت تێک نەچێت. تێگەشتی؟ شۆخ ڕزگار دەرچووی بەشی پەروەردەی وەرزش ماوەی 4 ساڵە پاسکیل بەکارێنم. دوای ئەوەی کە زانیم پاسکیل سوودێکی زۆری هەیە بڕیارمدا کە بە پاسکیل ماوەی 4 ساڵی کۆلێژم هاتوچۆ بکەم. پاسکیل بەدەر لەوەی کە سوودی تەندروستی هەیە بە هاوڕێی ژینگەش ناسراوە هەروەها ئەتوانین بڵێن پاسکیل سوودێکی زۆری هەیە لە ڕووی دەرونی و تەندروستی و هەروەها ژینگەی بۆیە بڕیارمدام ئەو ماوەی 4 ساڵە بە پاسکیل هاتوچۆ بکەم. من وەک بەکارهێنەرێکی پاسکیل ئامانجم ئەوەیە کە پاسکیل بکەین بە کەلتور و ڕۆژانە خەڵک بە پاسکیل هاتوچۆکەن و کارەکانی ڕۆژانیان بە پاسکیل ئەنجام بدەن. بۆ ئەو مەبەستە خولی فێرکاری خانمانم ئەنجام داوە کە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە هەڵدەستین بە فێرکردنی ئەو خانمانی کە ئەرەزووی لە خوڕینی پاسکیل دەکەن. ڕۆژانی یەکشەمە و دووشەمە کاتژمێر 7 بۆ 12 ئێمە لە بەڕێوەبەرایەتی وەرزش و لاوانی هەڵەبجە هەڵدەستین بە فێرکاری ئەم خولە. هەموو ئارەزوومەندێکی پاسکیل سواری کە لە پاسکیل نازان و ئامانجیانەکە فێری پاسکیل بن و لە داهاتوودا بنە بەکارهێنەر. من سەرەتا وەک بەکارهێنەر دواتریش وەک یاریزان دەرکەوتم بەشداریم کردو لە پاڵەوانێتی پاسکیلی شاخی کە وەرزشێکی تازێ بەنسبەت کوردستانەوە بەشدارم کرد لە پاڵەوانتی شاخی گۆژە کە تەنها 2 کچ بووین بە ئامانجیەوەی کە هانی کچانی تر بێن بۆ ئەم وەرزشە تازەیە. و لە مانگی هەشت بەشداریم لە پاڵەوانتێکی عێراق کرد کە بۆ یەکەم جا بەشداریم لە پاسکیلی سیباقی کرد توانیمان ئەنجامێکی باش بەدەست بێن. ئامۆژگاریم ئەوەیە کە بۆ هەموو ئافرەتێک ینی جیاوازی لە نێوان ڕێگەزی نێر و مێ هەموو کەس دەتوانێت بێتە بەکارهێنەری پاسکیل لەبەرەوەی پاسکیل ئامێرێکە کە سوودێکی یەکجار زۆری بۆ تەندروستی هەیە واکە کە لەشێکی ڕێکت هەبێ ئەمەش واکە کە بە دووربی لە نەخۆشیەکانی وەک شەکرە بەرزبوونەی پەستانی خوێن هەروەها هەناسە تانگی کە ئەمانە بەهۆی قەڵەوە ڕوودەدا. مەرجنی هەر پاسکیل سواری ئەنداواکارم لە ئافرەتان بێنە ڕووکەنە وەرزشە جیاوازەکان بە مەبەستی تەندروستێکی باشتر بۆ خۆیان.